وەزیرە نوێیەکە خۆی کردو بە شەکر خەریکە جژنی موچەخۆرانە بێ بە دوو جەژن. با مژدانێکی خۆشتان بەمێ لە کاتێکا نیوەی ستافی وەزارەتی جارایی عێراق لە بەغا جانتاکەیان پێچاوەتەوە بەڕێکەوتون بۆ مەکە بۆی حەج بکەن. موچەخۆرانی هەرێم چاوەڕێن و دوعاکەن ئەڵێن خوایەکیان حەجەکەیان نەقبوڵکەی بۆ مەرجەی پێش جەژن یەک ئیمزامان بۆ بکەن و موچەکەی ئێمەش بێت. خەریکە دوعاکانمان نیەتە دی. فریادڕسێک پێیا بۆ کە ئەویش فالح ساریە وەزیرە نوێیەکەی جارایی عێراق. جا بەپێی قسەکانی سەرۆکی شاندی تەکنیکی هەرێم بێت ئەوڵێک وەزارەتی جارایی لە بەغا شۆڵ و هۆڵە. حاجەکان خەریکی تەوافن و مەیدیەوەی موچەی مانگی 5 پێش جەژن بێت وەکو بارانبارینە لە مانگی ئابدا. مەگەرەوەی بەڕێوەبەرەکان قوربانی بە پشووی هەین و شەمەی خۆیان بێن. ئالێرەیە معجزەکە خەریکە ڕوێیات. فالح ساری کە بۆتە وەزیری نوێی جارایی عێراق خۆی بۆ موچەخۆرانی هەرێم کردو بە شەکر و بەپێی زانیاریەکانیش بێت ئەڵێ لەگەڵ دابەشکردنی موچەی عێراق موچەی هەرێمی شەنێرە. ئەو وەزیرە نوێیە بە تەمایەک گەورەترین مفاجعە بکات. ئەوەڵێ ئیتر بەسە وەزارەتی جارایی عێراق چیتر چاوەڕی ڕادەستکردنی داهاتی ناوخۆی هەرێم ناکات. وا دیارە کاک فالح براری داوا قفڵی قاسەکەی بەغا بشکێنێت و لەمە دووە هەر کاتێ موچەی فەرمانبەرێکی بەسڕە و بەغادرا ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرێکی هەولێر و سلێمانیش بدرێت. جا ئەگەر ئەم پلانەی فالح ساری سەر بگرێت و حەجی حاجیەکانی وەزارەتی جارایی ئینشاڵڵا قبوڵ بێت ئەوە موچەخۆرانی هەرێم ئەم جەژنەشیان ئەبێ بە دوو جەژن.